لە چلەی هاوین و لە گەرمایەکی بەتیندا هاوڵاتیان لە قەزای ڕەواندز و گوندەکانیدا کەمتر لە 5 کاتژمێر کارەبای نیشتیمانیان پێدەدرێ. هاوڵاتیان دەڵێن دەسەڵاتی ناوچەکە بە بێکارەبایی سزامان دەدات. بێکارەبایی وای کردووە هاوڵاتیانی ڕەواندز ئاوی ساردیان نەبێ بۆ خواردنەوە و ئاوی ماڵانیش کەمتر ببێ کە ئەمانە لە هاویناندا بەتایبەت پێداویستێکی سەرەچین. گەڕانەوە بۆ ساڵی 90ەکان و 80ەکان خەڵک ئەو هەموو مۆلیدە و هەڵابەزم هێناوەتە دەرێ بڕۆ سەیری وەستاکانی مۆلیدەی کە بەبەر ناکەون لەوەی کارەبا، یعنی ساعت 4 مەسەلەن کارەبە لەسەر دەکوژێتەوە منداڵی ساواتێ حیسابی ئەو شار مەسەلەن حیساب ناکرێت بۆ خەڵکی ئەو شارە بەڕاستی نازانم سەبەبی چییە کە ئەو شارە ڕۆژ بە ڕۆژ سزا درێ بەڕاستی لەلایەن دەسەڵاتدارانی ئەو شارە بەڕاستی. واللهی بەپێی پێویست نییە بەو گەرمای يعني مفروضة يعني رساوي جزراني خلشي بكن لبروي استا خد ازاني جرمايا يعني خلق تساوي اويه كمثلا يعني كارستا فين كروكان بكار بينيد ناكري لسر حسابي بروجي روناشيكا بو سنتري هوليرو چن شوينك دابي نكري قزاكاني وكو خەلیفان و ڕوان زوو باڵەکاتی بەتایبەتی مەسەلەن لە کارەبای نیشتیمانی بێبەش بن و ئێستانێکە لە ڕواندز پێدانی کاتژمێرەکانی کارەبا کەمترە لە 5 کاتژمێر بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەی دروست کرد. سەبارەت بە کەمی کارەبای گوندەکانی سنووری ئیدارەی سۆران سەرپەرشتیاری ئیدارەکە داوای لە هاوڵاتیان کرد ئەم ماوەیەش خۆیان ڕابگرن تا ئەو کاتەی لە کۆتایی مانجی نۆ پرۆژەی ڕووناچی دەگاتە سۆران و سەرەتاش لە گوندەکانەوە دەست پێ دەکەن و بە بەردەوام لە سەرخەتین بۆ ئەوەی بتوانین کێشەی کارەبا چارەسەر بکەین ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەو بابەتی پرۆژەی ڕووناچی کە ئێستا دەستی پێ کردووە لە کۆتایی مانجی نۆ دەگاتە سۆران و دەگاتە شوێنەکانی کەش ئێمە داوامان کردووە لە گوندەکانەوە دەست پێ بکرێت چکە گوندەکان مۆلیدیان نییە هەڵ بدرێت لە گوندەکان دەست پێ بگرێتن بەڵام ئەوەی کە ئێمە دەمانوێت ینی داوایان لێ بکەین کە تحملێکیان هەبێتن ئەو ئیشەڵڵا دوا هاوین دەبێتن کە ئێمە کێشەی کارەبامان دەبێتن بەڵام ئێمە لە مەعانەتیوان تێدەگەین و هەوڵی جدیش دەدەین ڕۆژانە لە سەرخەتین ڕۆژانە هەوڵ دەدەین کە ئەو بڕە کارەبای بەتایبەتی لۆ گوندەکان چکە مۆلیدیان نییە ئێمە مەحاڵ دەکەین کارەبایان بۆ دابین بکەین. ساڵانە و لە وەرزی هاوین کارەبای نیشتیمانی کەم دەکات بەتایبەتی لەو گوندانەی کارەبای مۆلیدەیان نییە بەو هۆیشەوە هاوڵاتیان ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. ئەم ساڵیش بەهۆی پرۆژەی ڕووناچی کە لە شارە گەورەکان چووە بواری جێبەجێکردنەوە کارەبای گوند و قەزاکانی ئیدارەی سۆرانی بۆ خوار 5 کاتژمێر لە شەو و ڕۆژێکدا کەم کردەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.